سڵاوتان لێبێ من زریان ڕەحمانم هەواڵا بوریەکانتان پێشکەشەکەم سەرەتاش بە گرنگترین ناونیشانەکان دەست پێ یەکەم. دوای 83 ڕۆژ وەزارەتی دارایی عێراق موچەی مانگی ئایاری خەرج کرد. هەرێمی کوردستان 120 میلیارد داهاتی نانەوتی و بڕی بەرهەمهێنراوی نەوتی ڕادستی بەغداد کرد. دوو سایدی هەواری شار بۆ تونێلی پێشڕەو کرایەوە. سەرۆکایەتی شارەوانی سلێمانی ئەڵێت هەندێک کاری ماوە بەڵام بۆ ئاسانکاری هاتوچۆی هاوڵاتیان کردنەوەکەیمان پێشخست. لە ماوەی 7 مانگی ئەم ساڵە 20 کرێکار لە هەرێمی کوردستان گیانیان لەدەستاوە. کرێکاران ئەڵێن لە کاتی بریندار بوون یاخود گیان لەدەستان خۆیان و کەسوکاریان قەرەبوو ناکرێنەوە. نەبوونی موچە و دابینکردنی بودجەی پێویست کارگەی مافوری سلێمانی لە سەدا 90 کارەکانی کەمی کردووە. بەڕێوەبەرەکەی ئەڵێت ئاوا بڕوان لە ماوەی 1 ساڵا کارگەکە لە ناوەچێت. دووبارە سڵاوتان لەبێ. وەزارەتی دارایی عێراق ئەڵێت بەهۆی ئەوەی هەرێم پابەندی بڕیاری کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق لە ڕۆژی پێنجشەممە بووە موچەی مانگی ئایاری هەرێمی کوردستان خەرج ئەکات. لەم کۆبوونەوەی وەزارەتی دارایی باسی ئەکات و هەفتەی ڕابردوو بەڕێوەچوو هەموو چوارچێوەیەک بۆ ماف و بەرپرسیارەتیەکانی هەردوولا دیاری کرا. بۆ نمونە ئەوەی کە هەرێم چەند داهاتی ناوخۆ ڕادەست بکات، ئەوەی کە چەند نەوت ڕادەست بکات تا لە بەرامبەردا حکوومەتی فیدراڵی موچە بنێرێت. بیرمان نەچێت 83 ڕۆژە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دواکەوتووە. ئەوەش کە وەزارەتی دارایی عێراق لە ڕاگەیەندراوەکەیە ئەڵێت هەرێم پابەندی بووە بۆ مانگی ئایار یاخود مانگی 5 بووە مانگ بە مانگ ئەم حساباتە لەگەڵ هەرێمی کوردستان ئەکرێت ئینجا موچە ئەنێردرێت. وەزارەتی دارایی عێراق لە ڕاگەیەندراوەکەیە وتوویەتی هەرێم ئەو بڕا نەوتەی ئێستا بەرهەمی ئەهێنێت ڕادستی کۆمپانیای سۆمۆی ئەکات بۆ هەناردەکردن. جەختیشی لەوە کردووەتەوە کە 120 میلیارد داهاتی نانەوتی لەلایەن هەرێمەوە خراوەتە سەر هەژماری وەزارەتی دارایی عێراق وەک پابەندیەک لە ڕێککەوتنی نێوان هەولێر و بەغا. لێرە یامەوێ زیاتر باسی ئەو بڕیارە بکەم کە لە ینی ڕاگەیەندراوە کە وەزارەتی دارایی ڕایگەیاندووە و وردەکاری بخەینە ڕووباز بابزانێکین ئەو پابندبوونانە چین کە لە ڕاگەیەندراوەکە وەزارەتی دارایی باسی ئەکات هەرێم پابند بووە بەچی و وەزارەتی دارایی عێراقیش چۆناچۆن پارەکەی خەرج کردووە. لە ڕاگەیەندراوەکە دوو خاڵی زۆر گرنگ بووە کە ئاماژەی پێکراوە. یەکەمیانەوەیە کاڵێ بڕیاری 550 حکوومەتی عێراق لەلایەن هەرێمەوە جێبەجێکراوە. ئەم بڕیارە کە باسی ئەکا 550 هەفتەی ڕابردوو ڕۆژی پێنجشەممە لە کۆبوونەوەکەیە بڕیار درایانی هەندێک خاڵ دەرچوو هەندێک چوارچێوە دیاریکرا. بۆ نمونە چوارچێوەکە ئەوە بوو کە ئابێ حکوومەتی هەرێمی کوردستان بڕە نەوتێک ڕادستی سۆمۆ بکات و دوای ئەوەی کە ئەو نەوتێ ڕادست کرد دوای ئەوەی کە داهاتی نانەوتی ڕادست کرد اینجا حکوومەتی ناوەندی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانە نێردرێ. بڕی نەوتەکە ئەڵێ بڕی بەرهەم هاتووی ئێستا لەبەرەوەی کە بەهۆی هێرشە درۆنیەکانەوە دیارە قەبارەی بەرهەمێنانی هەرێمی کوردستان دابەزینی تۆمار کردو، بەڵام بەرەبەرە کە بڕی بەرهەم هاتن بەرز بووە ئەو بڕەش کە عێراق چاوەڕێی ئەکات هەرێم بینەرە هەتاوەکو موچەی بۆ خەرج بکات بێگومان گۆڕانکاری بەسەرادێت. ئەڵێ موچەی مانگی ئایار مانگی 5 خەرج کراوە کە ئەمەش ئەڵێ لە درێژەی پابندبوونەکانی هەرێمی کوردستانەکە ئەو بڕیارە دراوە. جا پابندبوونی هەرێمی کوردستان بۆ مانگی 5 ئابەم شێوەیە باسی لێوە کراوە لە ڕاگەیەندراوەکەیە. ئەڵێ 120 میلیارد داهاتی نانەوتی هەرێم ڕادستی حکوومەتی ناوەند کراوە. لێرە جەخت لەوە ئەکرێتەوە کە ئەمانە بۆ مانگی ئایارە واتە مانگ بە مانگ ئەم حساباتە ئەکرێت لەگەڵ هەرێمی کوردستان و مانگ بە مانگ ئەبێ پابەندی ڕێکەوتنەکان بێت ئەگەر ناموچە نانێرە وا دیارە هەتاوەکو حکوومەتی هەرێم نەوتەکە نەنێرێت داهاتە نانەوتیەکە نەنێرێت ئەوانیش بڕیاری خەرجکردنی موچە نایەن. ئەمە مانگانەش دووبارە ئەبێتەوە. بڕی بەرهەم هاتووی
نەوت لە ئێستاە حکوومەتتی هەرێم بۆ مانگی ئایار پابند بووە پێوەی و بۆیە ئەڵێ بەرهەم هاتووی نەوت لە ئێستا وەکوتم قەبارەکەی ئێستا جیاوازە لەگەڵەوەی ڕێکەوتنی لەسەر کراوە ڕێکەوتنەکە 230,000 بەرمیل نەوتە و وترێت ئەگەر لەوەش زیاتر بوو بڕەکەی کە هەرێم بەرهەمیێنێ بێ لەوەش زیاتر ڕادەست بکە و تەنها 50,000 بەرمیلە بێ بهێڵێتەوە بخۆی هەرێمی کوردستانەویش بۆ بەکارهێنانی ناوخۆی ئەوی تریە بێ ڕادەست بکات و هەتاوەکو حکوومەتیش پابند بە حکوومەتتی ناوان پابند بە بەخەرجکردنی موچە خۆرانی هەرێمی کوردستان و ئەڵێ بڕی بەرهەمهێنان تا ئاستی داواکراو کە 230,000 بە بەردەوام بەرزبوونەوە تۆمار بکات و حکوومەتتی هەرێمی کوردستان ینی وتوێتی کە پابند ئەبێت بەوەوە تا ئێستا بەڵام دەسەڵاتی ئەو ئاستەشی نییە و جێبەجێکردنی تەواوی بڕیاری ئەنجومەنی ینی وەزیرانی عراقیش لەلایەن هەرێمەوە جەخت کراوەتەوە کە پابند ئەبێت پێوەی وەزارەتی دارایی عراق لە بەشێکی تریشە ئاماژەی بە مانگەکانی تر کردووەڵێ مانگی ئایار بەم هۆکارانە ئێمە موچە خۆرانمان خەرج کردووە و بۆ مانگەکانی تریش ئەڵێ بە پابەندە یاسایی و دەستوریەکانەوە ینی ئەو کارە دووباراکەین و موچە خۆران خەرجەکەین ئەڵێ پابند دەبین بە یاسا و دەستورەوە واتە بە پێی یاسا و دەستور ئەڵێ مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستانەکەین و دیسان لە بەشێکی تری ڕاگەیەنراوەکەشە ئەڵێت پێویستە کە ئێمە بە پێی یاسا و دەستور مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستانەکەین هەرێمی کوردستانیش پابند بێ بە یاسای بودجەی 3 ساڵەی عێراق و پابند بێ بە بڕیاری دادگای فیدراڵی و هەروهاڵێ پێویستە هەرێمی کوردستانیش بۆی ئێمە موچی بۆ بنێرین پابند بێت بە بڕیاری ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە با زانیاری زیاتر وەربگرین لێرە هەندێک داتای زۆر سەرنجڕاکێشەیە بۆتان باسەکەم وەزارەتی دارایی هەرێمی کوردستان ئەڵێ 120 ملیار دینار داهاتی نانەوتیم ڕادەست کردووە ڕادەستی وەزارەتی دارایی عراقی کردووە بەڵام و پارەیە کە ناردوێتی وتم بەشێکی سەرنجڕاکێش خاڵێکی زۆر سەرنجڕاکێشیتە ئەو پارەیە کە هەرێم ڕادەستی کردووە ئابەم شێوەیە 2 ملیار و 255 ملیۆن دیناری بە 1000 دیناری نەردراوە واتە ئەگەر ئەم بڕێە لێکدانەوەی بۆ بکەین و هەر 1000 دیناریەک بۆ نمونە 1 گرام کەمتر لە 1 گرام بێت ئەمە زیاتر لە 2 تۆن لەم پارەیە بەس 1000 دیناری بووە کامەتەنا بە یەک سیارەش ناگوازرێتەوە 4 قاسەی زۆر گەورە ئاکا دەگەل لێکدانەوەی بۆ بکەین وەگەر بیانێت بە جانتابی گوازنەوە بۆ جانتای 50 کیلۆیە بە 45 جانتای بۆ تەرخام بکەن هەتا بتوان و پارەیە بگوازنەوە بەڵام ئەوی تری 30 ملیار و 895 ملیۆن دیناری 5,000 بووە 53 ملیار و 340 ملیۆن دیناری بە شێوەی 10,000 دیناری بووە 27 ملیار و 400 ملیۆن دیناری 25,000 بووە و 6 ملیار و 110 ملیۆن دیناریشی بە شێوەی 50,000 بووە کە ڕادەستی داهاتی نانەوتی بووە و ڕادەستی وەزارەتی دارایی عێراق کراوە بەم پێش عێراق بڕیاری داوە وەزارەتی دارایی بڕیاری داوەکە موچە خۆرانی هەرێمی کوردستان خەرج بکات هەرچەند هەتاوەکو ئێستا پارەکەی نەهاتۆتە سەر حساب بەڵام بۆ وردەکاری زیاتر وەرگرتنی زانیاری زیاتر ئەمانەیە بچینە لای پەیامنێرمان قارەمان جەوهەر لە هەولێرەوە قارەمان سڵاوت لێبێ ئەگەر لەگەڵمان بی زانیاری زیاترمان بەرێ بزانێکین ئەم بڕیاری خەرجکردنە چی بەسەر هاتووە زانیاری نوێ لەسەر موچە خۆرانی هەرێمی کوردستان چییە؟ بەڵێ زریانە و کاتت باش تاکو ینی ئێستا وەزارەتی دارایی چاوەڕوانی بڕی ئەو پارەیە کە وەزارەتی دارایی عراق بڕیاری خەرجکردنی لێداوە بڕەکە لەلایەن وەزارەتی دارایی عراقۆ دیاری نەکراوە بەڵام ئاماژە بۆ ئۆکراوەکەوات دەست بە خەرجکردنی موچەی ماجی پێنجی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی کردووە ئامادەکاریەکانی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان تەواو بوونە لە هەفتەی ڕابردووەوە ئامادەکاریان کردووە لە بانقەکان ئامادەکاری کراوە تەنانەت لە هەفتەی ڕابردووەوە لستی موچەی ماجی پێنج ئامادە کراوە کە بەپێی ئەو ڕیزبەندیانەی کە لە مانجی چوار موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابش کراون ئەمان ئەو لیستە دەبێت بەڵام کەمێک گۆڕانکاری دەکرێت لە بەشێک لە وەزارەتەکان جێگۆڕچیان پێوە کراوە یعنی ئێستا ئامادەکاریەکان تەواو کراوە نیوەڕۆ قسەم لەگەڵ سەرچاوەیەک لە وەزارەتی دارایی کرد ئەو ئاماژەی بۆ ئەوە کردووە کە ئەگەر لە دوای دەوامیش وەزارەتی دارایی عراق پارە بۆ هەرێمی کوردستان ڕەوانە بکاتن ئەوە بانقەکان ئامادەنە یاخود وەزارەتی دارایی لەسەر هێڵە بۆ ئەوەی کە ئەو پارەیە وەربگرێتن و دەست بە دابشکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکرێتن ینی تاوەکو سەعات دوو ئەگەر پارەکە بگەیشت باە هەر ئەمڕۆ موچەی ماجی پێنج دابش دەکرا بە تایبەت
بەشێک لەو وەزارەتانەی کە لە لیستی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستاندا هاتووە چاوەڕوان دەکرێتن وەک وەزارەتی داراییش ئاماژەی بۆ کردووە کە ئەم شەو یاخود سبەی پارەکە بگاتە سەر ژمارە حسابی وەزارەتی دارایی دەست بە دابەشکردنی موچە دەکرێت لەگەڵ ئەوەش کە ئەمڕۆ وەزارەتی دارایی هەرێمی کوردستان داهاتی نانەوتی ڕادستی وەزارەتی دارایی عراق کرد و چاوەڕوان دەکرێت ڕێکارەکانی وەزارەتی دارایی عراق بەو پێیکە لە ئێستادا دەوام نییە دەوام ڕاگیراوە بەڵام چاوەڕوان دەکرێتن سبەی پارەکە بگاتن بەڵام ئەنی ئەو سەرچاوە ئاماژەی بۆ ئەوە کرد کە قسەم لەگەڵی کرد باسلەوە کرد کە لە ساڵەکانی ڕابردوو واتە لە بەشێک لە ماگەکان ینی لە هەندێک کات بەغدا پارەی نردووە کە دەوام نەبووە واتە لە شەو نردیتی دوای دەوام نردیتی کە ئەو پارەی کە بۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان خەرچی کردووە بۆیە ئێستاش وەزارەتی دارایی چاوەڕوان دەکاتن چاوەڕوانی ئەوە دەکاتن کە ئەگەر لە درنگانی شەو بێ یاخود شەویش بێت یاخود هەر کاتێک کە بەغدا پارەکە ڕەوانە بکاتن ئەوان دەست بە دابەشکردنی موچە دەکەن و لیستی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ڕادەگەێنن کە لە ئێستادا لیستەکە تەواو ئامادەکراوە و بەشێک لە بانکەکانیش زریان ئاگادار کراونەتەوە بۆ ئەوەی کەوا لەسەر هێڵ بن لە ئەگەری گەیشتنی پارەکە دەست بە دەوام بکەن بۆ ئەوەی کەوا موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابەشکەن بۆ پێیکە لە لیستی موچەی مانجی پێنج خانە نشینان یەکەم شوێن دەبن کە موچەی مانجی پێنج وەردەگرن بەپێ ئەو خشتەیە کە هەیە بۆیە بەشێکی زۆری فەرمانبەران یاخود خانە نشینان لە بانکەکان موچە وەردەگرن بۆیە ئاگاداری بانکەکان کراونەتەوە کە لە ئەگەری گەیشتنی پارەکە پێویستە دەست بە دەوام بکرێتن و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابەش بکرێت بەڵام تاوەکو ئێستا بە شێوەیەکی ڕسمی هیچ بڕەپارەیەک نهاتۆتە سەر حسابی وەزارەتی دارایی بەڵام ئەو چاوەڕوانی و ئومێدەی کە وەزارەتی دارایی هەیەی بەردەوامە بۆ ئەوەی کەوا لە هەر کاتێک کە پارەکە بگات دەست بە دابەشکردنی موچەی فەرمانبەران بکەن. سپاس پەیامنەرمان قارەمانجە و هەرکە لە هەولێرەوە لەگەڵمان ئامادە بووی. بە بودجەی نزیکەی 4 ملیار دینار ئەمڕۆ کردنەوەی یەکێک لە پرۆژە گرنگەکان لەلایەن شارەوانی سلێمانی ڕاگەیەندرا ئەویش پرۆژەی دووسایدی هەواری شار بۆ تونێلی پێشڕەوە. سەرۆک شارەوانی سلێمانی ئەڵێت هەرچەندە هێشتا کەمێک لە کارەکانی ماوە بەڵام لە پێناو سەلامەتی هاوڵاتیان و بە مەبەستی ئاسانکاریکردن بۆیان هەردوو سایدەکە کرایەوە بە ڕووی شۆفێراندا و کارکردن لە بڕگەکانی تریشە بەردەوامە بێت. با لێرەیە زانیاری زیاتر دەربارەی و پرۆژەیە باس بکەین کە بێگومان قەبارەیەکی زۆر لە ئیزدیحامی ڕێگەکەوە جادەکە کەم ئەکاتەوە ئەمە کۆی ئەو زانیاریانەیە کە لەسەر ئەو ڕێگەیە هەمانە درێژیەکەی 1500 مترە پانیەکەی 30 مترە و کۆی تێچووەکەی کە بۆی خەرج کراوە 3 ملیار و 170 ملیۆن دۆلارە جێبەجێکردنەکەی یەک ساڵی پێچووە ئێستا تەواو بووە بەڵام ئەوترێت کە هەندێک وردەکاری ماوە هەندێکیشی ماوە لەبەرەوەی کە ئاسانکاری بۆ هاوڵاتیان بکەن ئیزدیحام کەم بکەنەوە و بۆی تەندروستی هاوڵاتیانیش کردویانەتەوە ئەڵێن لەگەڵەوەیە کە هاوڵاتیان بەکاریهێنن کارەکانی تریشی تەواو ئەکەن. گرنگی پرۆژەکەش ئەوەیە کە لە سلێمانی 4 تا سیتەک سیوەیل و زەلان ئاسانکاری ئەکا و ینی ئەم پرۆژەیە بۆ ئەم شوێنانە زۆر باشە بێت بۆ هاتوچۆی هاوڵاتیان چل گوندی ناوچەکەش بەیەکەوە ئەبەستێتەوە. ئەمە کۆی زانیاریەکانمان بوو لەبارەی ئەم پرۆژەیەوە کە وتمان بۆ ئاسانکاریکردن بۆ هاوڵاتیان جێبەجێ کراوە. جا لەم بابەتەوە ئەچینە لای بابەتێک سەبارەت بە کرێکاران. لە ماوەی 7 مانگی ئەم ساڵە لە هەرێمی کوردستان 20 کرێکار گیانیان لەدەستاوە. سەرۆکی لقی سلێمانی یەکێتی سەندیکای کرێکارانی هەرێمی کوردستان ئەڵێت ئاماری قوربانیان کە کرێکارانی کەم ئەندام و هەروەها گیان لە دەستدانیش ئەگرێتەوە بەردەوام لە بەرزبوونەوەیە ئامارەکانیش ساڵ بە ساڵ مەترسیدارتر ئەبێت. کرێکارانیش ئەڵێن بەشێکی زۆری خاوەن کارەکان پابەند نابن بە دابینکردنی مەرجەکانی سەلامەتی و لە کاتی بریندار بوون یاخود گیان لە دەستدانیان خۆیان و
کە سوکاریان قەرەبوو ناکرێنەوە. کرێکارێک بە ئەمیر محەممەد پەیامنەری سلێمانی کورساد نیوز ئەڵێت کە هاتینە دەرەوە بۆ ئیشکردن ئەڵین تەوەکەلتە عەلە الله کە ڕۆشتیشینەوە ئەڵین ئەلحەمدولیلا کە جارێکی تر هاتینەوە ناو کە سوکارمان خۆیان داوەتە دەستخوا. پلەکانی گەرما 41 بۆ 43 پلەی سیلیزین. ئەم گەرما تااقەت پڕۆگیانەی مانگی تەمووس لە هێز و بازووی ئەوانی کەم نەکردوتەوە. ژانە دا بۆ 12 ساعت کار دەکەن. دابینکردنی قوت و ئومێدی باشترکردنی ژیان ئەو بیرە دەرونیان هێزی بەجەستە و بازوویە ماوەشەوە. ئەنا ئەو کرێکارانن گەرما و سەختی زۆری کاتی کارکردن کێشەی گەوری ئەوان نییە، بەڵکو بەهۆی دابین نەکردن و نەبوونی مەرجی سەلامەتی کارەکەیان کاریان بۆتە کاری مەرگ و کەمەندان بوون. ئەبێ بەیانی کە هاي دەربێت تەوەکەل عەلە الله بەناوی خوا و ئێوارەش کە ڕۆیشتە بڵێ ئەلحەمدولیلا، ئەگەر ئێوارە بە سەلامەتی گەڕا بڵێ ئەلحەمدولیلا، ئەگەر هەر نەشگەڕایدار بڵێ ئەلحەمدولیلا، بەس ئەگەر گەڕایتەوە بڵێ ئەلحەمدولیلا، خوای شکر حەمدسەنا بۆ خوا کە گەڕامە ناو ماڵناڵ و خزم کە سوکارەکەم بە سەلامەتی ڕۆیشم کردووە. یعنی سەر باقیەوەی شیشەکەیەکەن حقیقی خۆشی بە چاکی پێنادەن. بینامان هەبوو حەڤە قات بەداوامان لێک دوتی خۆتان دابیگەن، ئەوە ئایش ئایدی خۆتان ئایدی ئەمەنیە. سەرەتاش ڕێکەوتنەکەمان وا بووە هەموو مەجلیسی سەلامەتیمان بۆ دابینکە دابینی نەکردووە. بەپێی ئامارەکان لە هەرێمی کوردستان 224,000 کرێکاربوونیان هەیە. لەو ڕێژەیە 194,000 کرێکاریان کرێکاری ناوخۆین و 28,000 کرێکاری بیانیش بوونیان هەیە. هەوتمانکی ئەم ساڵ و تا کاتی ئامادەکردنی ئەم راپۆرتە لە هەرێمی کوردستان 20 کرێکار گیانە لەدەستداوە. لە کاتێکدا ساڵی پار 54 کرێکار گیانە لەدەستداوە. پشتی زۆری ئەو گیانە دەستدانانەش کرێکاری بیناسازی بوون. ئەمە لە کاتێکدایە بە هۆی تۆمار نەکردنی سکاڵا ئاماری ڕێژەی برینداربوون و کەمەندان بوون با تەواوەتی لەبەردەستدانیە. سەرۆکی لە خیسلێمانی سندیکای کرێکارانی کوردستانیش دەڵێت خاوەنکار کەمتر خەمە لە دابینکردنی پێداویستی سەلامەتی و پاراستنی گیانی کرێکاران. سەلامەتی پیشەیی و تەندروستی بۆ کرێکاران وەکو پێویست لە شوێنکارەکانە دابینکەن و ئامارانە پێمانەڵێن ئیجراعاتەکانی حکومەت ئیجراعاتەکانی بەڕێوەبەرایەتی لایەنە پەیوەندیدارەکان وەکو پێویست جێی خۆی نەگرتووە چکام حاڵتانە دووبارە و سێبارە و دەبارابێتەوە. ئەم ئامارانەی کە ئێستا ئێمە خینە ڕووەمە ئەم ئامارە دەقیقانن کە ئەوەلیاتەکانیان وە سەلمێنراوە و دڵنیایی بە هەموو لایەکەم ڕووداوی تریش بوو لە ئێمە و لە هەموو لایەکیان شاردوێتەوە و بە سەدان بریندار هەیە. بریندارەکان خۆیان ناوی خۆیان تۆمار ناکەن و شوێنکارەکان نایڵن تۆماریکەن. لە کۆی ئەو هەموو قوربانی کە کرێکاران ساڵەهای ساڵە لەسەر شوێنی کارەکان داویانە، بەڵام تاوەکو ئێستا تەنها 958 کرێکار خانە نشینیان بۆ کراوە. سەرەڕای سەختی و زۆری ئاستەنگی و زۆری کاتی کاری کرێکاران لە هەرێمی کوردستاندا، بەڵام ئاستەنگی گەورەی بەردەمەوان ئەو مەترسیانەیە کە لە کاتی کارکردندا دێتە بەردەمیان و خۆیان وتەنی هەموو دەرچوونێکیان لە ماڵ مانای بە سەلامەتی گەڕانەوە یاخود تەنانەت گەڕانەوە نییە بۆ ماڵەکانیان. ئەمیر محەممەد کورساد نیوز سلێمانی. با باسێکی دۆخی کرێکاران بکەین لە هەرێمی کوردستان و لە جیهانی شا بابزانین ژمارەی بریندار بوون و خوا نەخوازگیان لە دەستانیان چۆنە، هەرچەندەوە شتێکە کە ناتوانین خۆی لێ بتزینەوە بێگومان وەکو ئەژوترێ ژمارەکە لە هەرێمی کوردستان جێنیگەرانیە. وەکو لێرە ئەتوانین ببینین کرێکاری تۆمارکراو لە سەندیکاکان بەپێی پارێزگاکان بەم شێوەیە لە هەولێر 17,000 کرێکار تۆمار کراون، لە سلێمانی 11,500 کرێکار، لە دهۆک 25,000 کرێکار، لە هەڵەبجە 870 و کرێکارانی بیانیش 42,000 کەس خۆیان تۆمار کردووە. دیارە ئەمە تعبیر لە کۆی ژمارەی کرێکارانی هەرێمی کوردستان ناکات، تەنها ئەوانن کە لە سەندیکاکان خۆیان تۆمار کردووە و کە ئەڵین لە دهۆک 25,000 کەسە بەمانایەوە نییە کە لە دهۆک ژمارەی کرێکاران زیاترە، لەوێ کرێکارێکی زیاتر خۆی تۆمار کردووە و بێگومان ئەوترێت کە ئەم کەمی خۆ تۆمارکردنش لەلایەن کرێکارانەوە ڕەنگە ئەوە بێت کە
نازانن و پێیان وایە کە خۆتۆمارکردن یا خۆتۆمار نەکردنیان گۆڕانکاریە گۆ جیاوازیەک دروست ناکات. دواتر لەگەڵ میوانێک باسی ئەم بابەتەژەکەین. دەستەی ئامار ئەڵێت لە هەرێمی کوردستان 1.7 ملیۆن هێزی کار هەیە کە 1.4 ملیۆنیان لە کاران و 300,000 بێکاریشمان هەیە. بە گوێرەی یانی بۆ ڕووداوەکان و گیان لە دەستانی کرێکار لە کاتی کارا لە هەرێمی کوردستان ساڵ بە دوای ساڵ زیادی کردووە. تەنها لە 7 مانگی ئەم ساڵە وتمان 22 کەس گیانی لە دەستاوە، 2022 41 کەس بووە، 2023 53 کەس و 2024 54 کرێکار لە کاتی کارا بەهۆی ڕووداوی کارەوە گیانی لە دەستاوە. با زانیاری زیاتر وەربگرین دەربارەی عێراق. لە عێراق 6 ملیۆن کرێکار هەیە، 1 ملیۆن کرێکاری بیانین و تەنها 90,000 کرێکاری بیانی خۆیان تۆمار کردووە. ئەو کرێکارە بیانیانە کە لە عێراق و هەرێمی کوردستانیش خۆیان تۆمار نەکردو، کرێکارانی بەگشتی بە زۆری کرێکارانی ئێرانی و سووری و تورکین ڕەنگە هاوڵاتیانی وڵاتانی تریشی تیاابێ، بەڵام ئەمە ژمارەیەکی زیاتر پێک ئەهێنن. باسی ئامارە جیهانیەکانیش ئەگەرمە بکەم، هێزی کاری لە کارانی ئەوانە کە لە ئێستایا خەریکی کارکردنن 3.4 ملیار کەسە کە ئەو کەسانەی بەهۆی کارەوە بەهۆی ڕووداوی کارەوە یان مەترسیەکان و یان نەخۆشکەوتنە کە لێکەوتەی کارەکەیان بێگیانیان لە دەستاوە 2.9 ملیۆن کەسن، 2 ملیۆن و 900,000 کەس بەهۆی کارەوە بەهۆی لێکەوتەکانی کارەکەیانەوە گیانیان لە دەستاوە کە لە 89یان بەهۆی ئەو نەخۆشیانە گیانیان لە دەستاوە کە لە کارەکەیانەوە تووشیان بۆ نمونە لە کارەکەیان جۆرە گازێک ئەچێتە ناو سیەکانیانەوە نەخۆش ئەکەون و گیان لە دەستێن، ئەوەش ئەچێتە ڕێزی گیان لە دەستان بەهۆی کارەوە. دیارە ئەمەش ئەو جۆرە کارانە ئەبێ هەندێک مەرجی تەندروستی هەبێ پەیڕەو بکرێت کە ئەگەر نەکرێت بێگومان قوربانی زیاتری لێکەوێتەوە. بەهۆی ڕووداوەوە واتە ڕووداوی لە ناکاو کەوتنە خوارەوە یان هەر ڕووداوێکی ترەوە لە سەدا 11 ئەو ژمارەیە گیانیان لە دەستاوە و 395 ملیۆن کەسیش ساڵانە بەهۆی ڕووداوی کارەوە گیان لە دەستێن. ئەمە کۆتا زانیاریمان بوو دەربارەی ئەم بابەتە. وەکو وتمان دۆخی کرێکاران لە هەرێمی کوردستان دۆخێکی باش نییە، ژمارە و کەسانە کە ئەبنا قوربانی ژمارەیەکی زۆرن و ئەمانەیە بۆ ئەم بابەتە ئێمە قسەی زیاتر بکەین. لێرە لە ستۆدیۆ میوانمان لەگەڵا لەیلا کەریم ئەندامی لقی یەکەتی سەندیکای کرێکارانی هەرێمی کوردستان، ئەندامی لقی سلێمانی بێگومان لەگەڵمان ئامادەیە. بەخێر هاتن لەیلا خان سەرچاوم. ئەمێ بۆ پرسیارە دەست پێ بکەم، ئەم مەرجە تەندروستیانە چین کە خاوەن کارەکان ئەبێ پەیڕەوی بکەن و نایکەن لە ئاستێکا کە ئێمە لەگەڵ کرێکار قساکەین ئەڵێ کە دێین بۆ ئیش ڕۆحمان لە دەستمانە کە ڕۆشتی نێڵێن ئەلحەمدولیلا جارێکی تر ئێمە ماڵ و خێزانمان بینی. ئەو مەرجانە چین بۆچی پەیڕەو ناکرێت؟ بڵێ سپاستانەکەم بۆم دەرفەتە. خۆی بەپێی یاسایەک هەیە کە پاراستنی پیشەیەکات بۆ سەلامەتی کرێکار لە شوێن کارەکانیاندا. ئەو یاسای کارە یاسای ژمارە هەفتاویەکە کە لە مادەی 1970 پێک هاتووە. لە بەم دوو مادەیە ئەتوانێت پاراستن لە جانی کرێکاران بکرێ بەپێی ئەو سیستەمە کە دانراوە بۆ هەر پرۆژە و هەر شوێنکارێک. بەڵام لێرەیە زۆربەی شوێنکارەکانە لە زۆربەی شوێنکارەکانە ئەم ئەگەر یاساکەش پەیڕەو بکرێ ئەگەر ئەو خاڵانش پەیڕەو بگرێ، بەڵام کرێکاران هەندێکیان پەیڕەوی ئەو پێداویستیانە ناکەن کە بۆی سەلامەتی گیانی خۆیان دەستەبەر کراوە یاخود خاوەن کار دەستەبەری نەکردووە بۆیان ئەما بێتە هۆکاری گیان لە دەستدانی کرێکار و لە برینداربوونیان دەبێتە هۆکارێکی گرنگ لە گیان لە دەستدانی. باشە لەیلا خان باسی ئەوەت کرد کە هەندێک جارەگەر خاوەن کارەکەش ینی پەیڕەوی مەرجەکان بکات کرێکارەکە خۆی کەم تەرخەمیەکات. لەم ڕێژە و ژمارە گیان لە دەستدان و قوربانی بە بریندار و بە گیان لە دەستانەوە کە لە هەرێمی کوردستان هەمانە زیاتر ڕێژەکەی بەهۆی کەم تەرخەمی خاوەنکارەوە یاخود کرێکار. ئێمە با هەن نەگەڕێنینەوە بۆ کرێکار یا خۆت خاوەنکار. ئێمە باسی بابەتێک بکەین کە ئەمە زۆر گرنگە، بابەتی ئەوەی کە کرێکاران هەندێکی شارەزایان نییە کرێکاری دەرەوەی وڵاتەکەی خۆمان دەرەوەی هەرێمن بیانین شارەزایان نیە لە پرۆژەکانە لە پرۆژەکانی خۆیانە جۆرە کارێکەکەن جۆرە کەرەستەیەک بەکارهێنن کە لێرەیان نیە بە ڕۆژانەیەنە کارکردن کامەشە بێتە هۆکاریەوەی ناشارەزاییان لە شوێنکارەکەی خۆیانە بۆ کرێکاری ڕۆژانە هەژمار دەکرێن. ئەمەش دەبێتە هۆی هۆکاری ئەوەی ئەو پێداویستیانە لە کاتی خۆیان کە کرێکارێکی ڕۆژانە بۆ پێداویستەکان بەکار ناهێنێت و دەبێتە هۆکاری گیان لە دەستدانی خۆت برینداربوونیان و کەوت نەخوارن لە هەر پرۆژەیە
پرۆژەیەکا بێ یاخود بە هەر کارەساتێکی کە بێت. لەیلا خان کی ئەبێت بە دووادا چوون بۆ ئەم بابەتە بکات؟ یاسا هەیە، مەرج هەیە، بە هەر هۆکارێک بێ هەندێک لایەن پەیڕەوی ناکەن. کێ بە دوواداچوونی بۆ کادوە ئەسڵەن ئایا بە دوواداچوون هەیە ئەگەر مەرجەکان ببینن پەیڕەو ناکرێت هیچ غەرامەیەک یا هیچ سزایەک هەیە بۆیان؟ بەڵێ بەپێی ئەو یاسانە کە هاتووە لە هەر پرۆژەیەکە کە خودت مۆڵەتە درێ بە پرۆژەکە پێویستە پێش ئەوەی مۆڵەتی وەبەرهێنانەکەی بدرێتێ پێویستە ئەو خاڵانی تیا دەستەبەر بکرێ خودت ئەو خاڵ مەرجان ئەوانە بکرێ بە مەرجکەوە بە پێی یاسای کار بکات لە ناو پرۆژەکەیدا. بەڵام لێرە ئەمان خاوەن کارێک بڵێن خاوەن کارەکان خاوەن پرۆژەکە چ لەگەڵ کۆمپانیا سانەوەیەکانە گرێ بەستێکەکات ئەمەش بە هەمان شێوە ئەم خاوەن پرۆژەیە پێویستە ئەو خاڵ ئەو یاسایانی تیادا دەستەبەرکە لەو گرێبەستەیە کە لەگەڵ کۆمپانیا سانەوەیەکانە ئەیکات کە کرێکارەکە مەرجەکانی سەلامەتی هەمووی تیادا دابین کرێ ئەم یاسا و ڕێسانی تیادا دابین کرێ ئەمە لە کۆڵکردنەوەی خاوەن پرۆژەکەیە بۆ خۆی یعنی کە بۆی ئەمە خاتە سەر ئەستۆی کۆمپانیا سانەوەیەکە بۆی ئەمە ئەگەر کارەساتێکیش ڕوویدا بەرۆکی خاوەن پرۆژەکە نەگرێتەوە پرۆژەکەی لێدا نەخرێمە گەوێتەوە کۆمپانیاکە کۆمپانیا سانەوەیەکەی تر هەر مقاولێک بێ لە کارەکەی خرێتە دەرەوە و ئەمە ئەشکێتەوە بەسەر خاوەن مقاولەکە. بەڵام لێرە ئێمە بێ ئەمە پەیڕەوکەین یاخود بیکەین بە یاسایەکی چەسپێنەر لە خاوەن پرۆژەکانە بە تایبەتی کەمە لەگەڵ هەر مقاولێکە ئەمە ئەکات پێویستە ئەم یاسا و ڕێسانی تیادا دەستەبەرکە لەگەڵ گرێبەستەکەیە بۆ ئەم کرێکاری کە ئەیهێنێ بۆ کرێکارێکی ڕۆژانە نهێنێ هەر ڕۆژی کرێکارێک بێ نەزانێ لەم پرۆژەیە شوێنی کارەکەی کوێ لە چوە سەرەکەی لە چوەدا ئەبەزێت. هەندێک کرێکار لێرە گیانی لە دەستداوە لە شوێنی مەسعەدەوە گیانی لە دەستداوە هەندێکیان لە هەندێک شوێنەوە کە نەیانزانیەوە لە بەربەسە دیوار ڕووخاوە بەسەریانە. ئەمە پێویستە پێشتر چاودێرێک هەبێ چاودێرێکی ناخاون پرۆژەکە هەبێ کە ئەمەیان پێ بڵێت یاخود ئاگاداریان کاتەوە لە مەترسیەکان یاخود مەترسی پێشوەخت هەیە ئێمە بن لیژنە هەیە لیژنەی پێشوەختی پێڵن کە پێش حەدەس ئەکەوێت پێ پێش حەدەس بکە ئەو شوێنە بپشکێنرێت کە ئەم شوێنە مەترسیدار نییە بۆ کرێکار کە تێیدا کار بکە. ئمە خۆمەل بەرچاو خۆمانەوە بینیمان کە دیوارێک چۆن ڕووخا بەسەر چەند کرێکارێکە هەندێکیان ڕان کرد بەڵام ئاستی سێر ئاستێکی ئەوە هەندەسیە بۆ ئەگەر سێری بکەیت چەند قوڵ بووە چەندیش بەرز بۆ نەیانتوانێت کە هەندێکیان هەر گیانی خۆیان بپارێزن ڕاکەن لە شوێنە کارەکە بچنە دەرەوە کە ئەوە نەمەترسی نەبێت لە سەرجیانیان. ئەمە ئەبێ بچەسپێنێ لیژنەمان هەیە بەڵە لیژنەمان هەیە لە قایم قامێت ئێمە لیژنەمان هەیە لە بەڕێبەراتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی پێویستە ئەم لیژنانە چاودێریەکی چڕیان لەسەر بێ جگەلەوە پێویستە لە هەموو پرۆژەیەەکە سندیکای کرێکاران دەستەباڵا بێ لە لیژنەیە کاتیکەتیایدا هەبێ چاودێری بکات. ئەگەر کرێکارەکان لەژێر چاودێری ڕێقابەیەکانە بن وەکو نیقابات و وەکو بەڕێبەراتی کاردەستەبەری کۆمەڵایەتی وەکو لیژانی قایم قامیت ئەمە هەم کارەساتانە هەر بە بەردەوامی ڕوئەدات و دووبارە شەبێتەوە. من ئەمەوێ یەک پرسیاری ڕێشەیە بکەم ڕەنگە زۆرێک لە کرێکاران بە دوای وەڵامی ئەم پرسیارەوە بن جیاوازی خۆتۆمارکردن و خۆتۆمار نەکردن چییە بۆ کرێکار؟ خۆ تۆمارکردنەکەی هەر کرێکارێک خۆی تۆمارکە لە کار و دەستەبەری کۆمەڵاتی خود دەستەبەر بۆ خۆی بکە ئەو کرێکارە گیانی زەمانە ئەگەر خوا نەخواسە بڵێن ئیتر کرێکارە گیان لە دەست ئەیە بەڵام ئەوە زەمان کراوە کە زەمان کرابێ خانەنشینیەکی بۆ ئەمێنێتەوە بۆ پاشخۆی بۆ مناڵەکانی بۆ میراتگیرەکانی ئەمە بڵین خۆ زەمانکردنەکە خۆ دەستەبەرکردنەکە بەم شێوەیە ئەگەرەوەی خۆی دەستەبەر نەکات یعنی کرێکاری ڕۆژانە هیچی بەری ئەوەی خۆت دەستەبەرکردنی بەرناکە یعنی شمولی ناکات ئەمە کێشەیەکە چونکە کرێکاری ڕۆژانەیە خاوەنکارێکی سابتی نییە کرێکەی ڕۆژانێ ماگانە نییە ئەمە لەم حاڵەتەیە کرێکاری ڕۆژانە یعنی زۆر ستەمی لێ کراوە کە لێریان ناتوانێت دەستەبەری هەبێت و گیانیش لە دەست بدە ئەبێ یاخود بە سۆح یاخود نیقاباتی کرێکاران بچێتە ناو کارەکەەوە بڕەپارەیەکیان لە بریجیانی ئەو کەسە بۆ وەرگێتەوە بەڵام کە دەستەبەری هەبوو ئەمە باشەکەی دەستەبەرکردن لەوەیە کە خانەنشینیەک بۆ میراتەکەی ئەمێنێتەوە بەڵام هەندێک کرێکار ئێستا ترسی لەوەی ئەڵێ من لە سا 5 و خاوەنکارەکەم لە سا 12 بۆ ئەیە بەڵام ئەم بڕەپارێ زۆرە بۆ من ئایا ئەگەر دەست بکشێنمەوە من ئەم بڕەپارێن بدرێتەوە باشترە ئەمە من لێرە هەم ڕێنمایەکە ئەم بە کرێکارەکان بە ئەمەی کە ئەیکەن وەری نەگرنەوە یعنی لە هەر کارێکیشە ئەچنە دەرەوە ئەم دەستەبەرە وەرنەگرنەوە چونکە بچنە سەرکارێکی ئەتوانن ڕێژەکەیان بگوازنەوە سەر ئەو دەستەبەرە بۆ ڕێژەکەیان زیاد کە تا زیاد کە زیاتر خانەنشینەکەیان بۆ زیاترە بێ خوا نەخواستە لە هەر حاڵەتێکە ئایا بریندار بن ئایا پەکەوتن بێ لە ماڵەوە بمێنەوە نەتوان کارکەن ئەمانەشە بێتە خانەنشینی بۆیان باشە ئەو کرێکارانە کە
خۆیان تۆمار کردووە خوا نەخواست ئەمە دیارە مقەدەر هەمیشە هەیە ئەگەر بێت و تووشی ڕووداو ببن بریندار ببن خوا نەخواست گیان لە دەست بن بۆ قەرەبووکردنەوە ئەبێت چی بکەن چ ڕێکارێک بگرنە بەر و ینی ئەو ڕێنوێنیانە کە لە بەردەمیانایە ئەگەر بۆمان باس بکەین ئێمە گرفتی ئەومان هەیە کە کرێکاران کاچنە سەر هەر کارێک گرێبەستی کار ناکەن لە هەر شوێنەکە ئەگە بۆ ڕۆژێکیش کرێکار ینی کارت کرد پێویستە گرێبەستێکت هەبێت لە گرێبەستەکەیە ئەو بورگانی هەمووی تیادا دیاری کرابێت کە لە یاسای کارە پێویستە گرێبەست هەبێ بەڵێ پێویستە ئەگەر کرێکار داوای لە خاوەن کار کرد کە من گرێبەستم ئەوێت مەرجە لەسەری ئەبێ گرێبەستی بەپی یاسا بێ گرێبەستی بۆ بکرێت بەڵام هەندێ خاوەنکارەڵە پێویست بە گرێبەستنی ئێمەوتانی کارەکە ئەەکەین و بەوە بەڕێیەکە کرێکارەکە و یاخود هەندێک کرێکارێڵە پێویستین بە گرێبەستنی بەس کارەکەم دەستکەوێ دوای ئەگەر هەر حاڵەتێکی شڕوبە تۆ گرێبەستێکت نییە ناتوانانی داوای مافەکانی خۆتکەی کە لەو گرێبەستەیە هاتووە پێویستە هەموو کرێکارێک گرێبەستێکی هەبێ بە دوو زمان ئاخودەگە بە سێ زمانیش بێ هەی بێ ئێمە دوو زمان لێرە بەکارێن دوو زمانی سەرەکی عەرەبی و کوردی پێویستە ئەو گرێبەستەی هەبێت تاکو مافەکانی خۆی تیا دەستەبەر کرابێ مافەکانی خۆی بەپی یاسای کار ئەوە ئەتوانێت لەو کاتەیە هەر حاڵەتێک ڕووبات لەگەڵ خاوەنکارە لەگەڵ هەر پرۆژەیەەکە لەگەڵ هەر حاڵەتێکی ناهەموارە ئەتوانێت بەپی گرێبەستەکەی خۆی داوای مافەکانی خۆی بکات باشە کرێکار ئەگەر بێت و لەگەڵ خاوەنکارەکەی تووشی کێشە ببێت بە شێوەی نایاسایی دەری بکات لە کارەکەی لەم حاڵەتەیە سندیکات چی بۆ ئەکات ئێمە وەکو سندیکای کرێکاران بەشی یاسامان هەیە پارێزەرمان هەیە داکۆکی کارێکی تەواوی هەر کرێکارێکە کە تووشی هەر گرفتێک بێ لەگەڵ خاوەنکارە کاری ئێمە ئەوەیە کە مافەکانی کرێکاران بپارێزین لە ئەگەر خاوەنکارێک توانی کرێکارێکی دەرکرە دەرەوە لە بە هەر حاڵەتێک بێت پێشتر دێن لە لای ئێمە سکاڵایەکەکە ئێمە بەپی سکاڵاکەی ئەو گوێی لێگرین دواتە لیژنەیەک تەشکیلەکەین لیژنەیەکی داکۆکی کار تەشکیلەکەین لە ناو سندیکای کرێکارانە بەپی ئیشەکەی ئێمە سندیکاکەمان حەوت سندیکای تێدایە حەوت سندیکاکە چێوشی سندیکای گواستنەوەی سندیکای کشت و کاڵوخۆرەکە سندیکای بیناسازیە سندیکای نەوت و کارەبای ئەم سندیکای مەبەستم لە هەموو پیشەکان ئێمە سندیکاکانمان وجودی هەیە لیژنەیە تەشکیلەکەین ئەچین لای خاوەنکارەکە جۆ لە هەردوو لایەن ئەگرین بزانین حاڵەتەکان بە هۆکاری چیەوە ئەم کرێکارە دەرکراوە پێویستە ئەگەر زانیمان مقەسیری کرێکارەکەی پێویستە ئەو کرێکارە کاتێک دەرئەکرێ دوو دانە سزای هەبێ بە سێم سزا لە حاڵەتی سزادانە سێم سزا ئەجا ئەتوانێت کرێکارەکە دەرکە ئێمە بەپێی یاسا چین کاری لەگەڵ ئەگە زانیمان هاتە ژێرباری ئەوەی کە گفتوگۆمان کرد بە گفتوگۆ کێشەکەیمان بۆ چارەسەر کرد باشە چارەسەر نەکرا بەرزیەکەینەوە بۆ پارێزەرەکانمان دەیدین بە دادگای کار لە دەرگای کارە ئەوە یەکرایەکرێتەوە لە تا ئێستا لە سندیکان نمونەی وامان هەبوو بۆ نمونە کرێکارێک هاتبێ وتبێتی من بەناحەق دەرکراوم ئێوە شتێکم بۆ بکەن هەبووە گەیشت بێتە ئامان باڵێ بە دڵنیایەوە مە چەندین کەیسمان هەیە و پێشم خۆش بوو یعنیەکە بەهات ناتە ناو بارەگای خۆمان لە نیقابات ئەتوانن بیبینن کە چەندین کەیس هەیە کە لە دادگای کار براوەیە و جگە لە دادگای کاریش ئێمە کە بە داکۆکردنی دانیشتەکانی خۆمان لە ناو سندیکای کرێکارانە هەمان شت کێشەکانمان بۆ چارەسەر کوردن بە تایبەتی کێشەی بیناسازیەکانمان هەر زۆر زۆرە کە سەرۆکی سندیکای بیناسازی چەندین کێشە چارەسەرەکات هە لە ناو سندیکایە خودی خۆیە لەگەڵ خاوەنکارەکەیە کە هەردووکیانە هێنێ و پارێزەرە هێنی دانیشین کێشەکانیان بۆ چارەسەرەکەی ئەی باشە لەیلا خان ئەگەر بۆ نمونە بمانوێ باسی حکوومەت و پشتگیری حکوومەت بکەین لە کرێکاران بەپێی یاسا وەکو پێویست پشتگیری کرێکارانەکات بەداخەوە یاسا هەیە ئێمە هەموارکردنەوەی یاسا کارمانتیا کردووە چەندین جارە دانیشتوین لە ناو لە پەرلەمانە ئەمەمان خسۆتە بەر بۆ لایەنە پەیوەندیدار لایەنە سیاسیەکان لایەنە حکوومیەکانیشمان ناردووە کە بە پێشنیار و بە خاڵ نردومانە بەردەستیان کە ئەم کێشانە لە ناو یاسای کارە با چارەسەر کردی یاخود یاسای کار هەموار کردێتەوە یاخۆی یاسای کار بسەپێنرێ بەسەر هەموو لایەنەکانە بەڵام بەداخەوە تاکو ئێستاکە هەم پەرلەمانی پێشووکە کاریان تێدا نەکردووە ئێستاشکە پەرلەمانی سەکە دانیشتنیان نەکردو ئەم یاسانە هەروەکو خۆی ماوەتەوە و حکوومەتیش هیچ کارێکی تیان ناکات ئەمە بۆتە گرفت لە ناو بۆ یاسای کار بە تایبەتی بۆ کرێکاران و بۆ هەم بۆ نیقابەکانیش و بۆ کۆمەڵەکانیش باشە لە راپۆرتەکەشا بینیمان کە خۆی سندیکا هەڵاڵە ژمارە قوربانیانی کرێکاران لە هەرێمی کوردستان کارەساتە ئێمە ناتوانین هەتاهەتایە بڵین یاسا هەیە مەرج هەیە پەیڕەو ناکرێت ئایا هیچ پلانێک هەیە بۆ ئەوەی کە ئەم ژمارەیە کەم بکرێتەوە هیچ پلانە خراوەتە بەردەست پلان ئەوەیە هۆشیاری زیاتر بدرێ بە کرێکاران پلان ئەوەیە کە ئێمە خاوەنکارەکان زیاتر ئاگدارکەن و لیژانەکانمان زیاترکەین بۆ پشکنین پشکنینی پێشوەخت هەبێت ئێمە پێشتر
چەند ساڵێک پێش ئێستا لیژنەیەکمان تەشکیل کردبوو لە لیژنەی لە ئاستی وزارەتە هەر بچیناتە هەر سەر پرۆژەیەک بمانزانێ مخالەفەکانیان یعنی گەیشتۆتە ئەوەی کە ئێمە بە ئاگدارمان کرد دوای ئاگداریش بە هەمان شێوە کە مخالەفاتەکانیان زۆرتر بوو و کارەساتەکان تیا زۆر بۆ خراوەتە بلاک لیستەوە یعنی ئەم کۆمپانیای خراوەتە لیستی ڕەشەوە ئەگەر چەند جارێک وا بکرایە ئەمە زیاترین ڕێژەکانی کەمە کردەوە زیاتر هۆشیاری ئەدا بە خاوەنکار و بە کرێکارەکەش خاوەنکاریش ئەوەنە ئیهمالی ناکرد بەرامبەر بە کرێکارەکانی و چاودێری زیاتری لەناو پرۆژەکانەدا ئەنرا بۆی هەم گرفت زیاتر دروست نەکە هەم گیان لەدەستدان دروست نەبێت. زۆر سپاس لەیلا کەریم ئەندامی لقی سلێمانی یەکێتی سندیکای کرێکارانی هەرێمی کوردستان کە لەرە لەگەڵمان ئامادە بوو. جیاواز لە بابەتی کرێکاران ئەمانەیە بچینە لای بابەتێکی تر کە هەر پەیوەستە بە بابەتی کار و کارگەکان لە هەرێمی کوردستان بەهۆی نەبوونی موچە و بودجەی پێویست. سەدا 90 کارگەکانی ینی کاری کارگەی مافوری سلێمانی کەمی کردووە لە کوی 150 کارمەند ئێستا تەنها 29 کارمەند لە کارگەکەیە کارەکات بەڕێوەبەری کارگەکە ئەڵێت ئەگەر بەم جۆرەی ئێستا کار بکەن ماوەی 1 ساڵ ناخایەنێت کارگەکە لە ناو ئەچێت خاتونێکیش کە کارمەندی کارگەکەیە باسی مەعاناتیانەکات ئەڵێ موچە نییە وەک موچەش نییە پێشتر پارەی خواردنمان هەبوو نەماوە پاسمان هەبوو ئەویش نەماوە. کارگەی مافوری سلێمانیە و ڕۆژانێک دەیان کەس کاری ڕستن و چنینیان تێدا دەکرد بەڵام ئێستا نزیکە لا لە ناوچوون. گرفتی سەرەکی کارگەکە دابین نەکردنی بڕی پارەی پێویست و کەمی کارمەندە بە جۆرێک کارگەکە لە ڕابردوودا 150 کارمەند کاریان تێدا دەکرد کە لە ڕۆژێکدا زیاتر لە 100 مەتر کاری چنینی تێدا دەکرا و ئەو کات بە هەزاران جۆر فەرش و ڕاخری دەخستە بازارەوە بەڵام ئێستا ژماری کارمەندەکان بۆ 29 کارمەند کەمی کردووە و لە ڕۆژێکیشدا تەنها دەتوانن 10 مەتر کاری چنین بکەن بەشێکیش لە کارەکان هەر بە تەواو نەکراوی جێهێڵدراون. زۆربەی زۆری شتەکانمان لەدەستدا ئەوەی گەورەترین مشکلەمان بوو مشکلەی بودجێ ئێستاکە کە ناتوانین موچەکەی پێ بدەین ناتوانین دەسەڵاتەکانی خۆمان بەکاربین کاتی خۆی دەسەڵاتی دارایی و ئیداریمان هەبوو بەداخەوەستانە داراییمانێ و نە ئیداریشمانەیە وەکو مڕاقی بەکوین چێ هات چێ نەهات بەداخەوەیە کە موچەکە 3 مانگە موچە وەرنەگیرایە مەسەن بەرمونە. لەم بەشەی کارە تەواوکراوەکان زیاتر لە 600 جۆری کاری دەستی تێدا هەڵگیراوە بەڵام بەهۆی کەمی بودجەی کارگەکەوە هیچ جوە بازاڕکردنێکیان بۆ ناکرێت و ناخرێنە ڕوو تا ئەو کەسانی پێویستیانە بیکڕن و سوودی لێ ببینن. هیچ بازاڕێکی بۆ ناکرێت هیچ دوکانێک نییە دای بنێن هەمووی کە ئەلێرە داماناوە هیچ بازاڕێکی نییە و هیچ سینێکی نییە لێرەیە کارەکانمانش ئەوەتانەیە معاشمان نەما پارەی خواردنمان هەبوو ئەو نەما پاسمان هەبوو پاسەکانیش نەما بەهۆی بێمەعاشیەوە ئیش و چنین و هینمان هەمووی کەم بۆتەوە. جگەرە کێشەی ئامێرەکان و خوری بۆ چنین و کۆنی بینای کارگەکە لە هاویندا کێشەی ئامێرەکانی فێنەکەرەوەیان هەیە و لە زستانیشدا هیچ گەرمکەرەوەیەکیان نییە. کارگەی مافوری سلێمانی زیاتر لە 28 ساڵە دروستکراوە و یەکێکە لە کارگە کۆنەکانی سلێمانی بەڵام بەهۆی ئەو کێشانەی کە تیایدا دروست بووە لە پرسیاوانی دەڵێن گەر بەم جۆری ئێستا بڕوات ئەوە لە ماوەی 1 ساڵی داهاتوودا کارگەکە بە تەواوی لە ناو دەچێت. بڕۆبادین کورسات نیوس سلێمانی. دواتر لەگەڵ میوانێک زیاتر باسی ئەم کارگەیاکەین بەڵام لە ئێستاە کۆمەڵی مۆلیدە ئەهلیەکان کۆنفرانسی ڕۆژنامەوانیان هەیە قساکەن ئەمانوێ بیگوازینەوە و گوێ بیستی بین لەگەڵمان بمێنەوە. کوژاوەتەوە ئەوەی کە کوژاوەتەوە ئێمە ئیش بە مۆیلەکانمان ناکەین ئەوانی زامیان پێکردوین کە کەوتێ پرۆژێ ڕووناکیەوەیش بە مۆیلەکەت مەکە لەبەرێت تۆ عەقد نییە من لە مانگێکا 20 ساعت بۆ 30 ساعت بە مۆیلەکەم کەم ناتوانم لە دوای ئێساوە پارە لە هاوڵاتی وەرگرم لەبەرێ هاوڵاتی ناتوانێت پارە بە لە پرۆژێ ڕووناکیە پارە لە هاوڵاتی وەرناگیرێ لە حکومەت وەرەگیرێ لە یەکەی ئیدارەی شارەکان وەرەگیرێ ئێمە ئێستا بەلاغی کۆبوونەوەکەی ڕۆمانەوە بوو تایەکی هەش بوەستین کە هیچ خاوەن مۆلیدەیەک عەقد نەکا تا جنابی کاقوبات لە سەفەرە گەڕێتەوە لەبەرەی کۆنووسمانەیە یاداشتێکمانەیە لە نووسگەی کاقوبات کە باز و ڕسوماتەکان لە مەرحەلەی یەکەما کە لە سلێمانیە ئەم باز و ڕسوماتە هەیە لە هیچ شوێنێکی عێراق و کوردستانە ئەم باجە نیە لە سەیتەرەی عەربەت بۆ تاسوجا بە هەموو قەزا و ناحیەکانەوە مەرحەلەی یەکەم ئێمە داوامان کردووە لە باز و ڕسومات ببەخشرین دوای ئەوە هەموو مۆیلەکانی سلێمانی بە یەک پاکێت بچین عەقدکەین و لەگەڵ دایرەی کارەبایدا بنیشین.
ئێمە داواکردنەکەمان هەچی داواکەین هیچ دەوری نییە ئێمە بێزراوین بیەکین لە لای حکوومەت و لە لای هاوڵاتیت بێزراوین ئەوەی داوامان کردووە هەش خاڵی بۆ هەش خاڵیەکە 3 مانگە وا بەرەو 4 مانگە چێ بەرەو لە مانگی سێوە یامە لە بەڕباتی گشتی کارەبا کە قەرەبی خاومۆیلەکان بکرێتەوە کە مۆیلەکەمان بۆ 2 ساڵ بمێنێتەوە مۆری دەشکە بۆمان چاپکەنەوانێ ئەو ساعتی 40 دیناریان بۆ گاز داناوە گاز بەرز و نزمە بێبێتە ساعودی بەڵام ئەمانە گوێ لە نەگیراوە ئەم مەرحەلە ئێستا کە ئێمە داوامان کردووە چاوەڕێی کۆبوونەوەی ئەو کۆبوونەوەی کە کراوە یاداشتێکی لە نووسنگە جنابی کاقوبات بووە بزانی جوابەکە چێ لە دەروڵ دەگەڕێتەوە دوای ئەوە دەری عەرەبە لە کولی عادی سین عدەس ئەو کاتە قەرارمانە بێ ئەم کۆبوونەوەی بۆوەیە کە مزاهرە و هیچ زڵژەیە نەکرێت لە شارە تا جوابێک وەرەگرینەوە 288 مۆریدەمان کوژاوەتەوە بەر پرۆژێ ڕووناکی کەوتووە 313 مۆریدەمان ناوە لە ئەطرافی دەرەوەی شەستیە دەرەوەی بازنی مەلیک مەحموود 313 مۆریدەمان ماوە بۆ ئەمپێرەکە کە دیاری کراوەکو ئەمپێر چەند ئیش پێکرد ساعتی 40 دینارە بەس وەکو جێگاکە ئەگەر تۆ جێگا وەکو عەقدەکە بڵێ پارەی مشەغیلەکە دایەتێ بۆ خۆت نیە ینی 800,000 دایەتێ بۆ مۆلیدەیەک کە تۆ بەس پارەی کرێکارەکەیە کە تۆ لەوێشی پێکەی وەکو کوژانەوەی کارەباکە سوچیە منیە پێم نەوتێمە عەقدمان نەکردو ئەوان کاڵە پرۆژەی ڕووناکی پرۆژەکە پەلە پرۆژەیەکی پێوە دیارە یعنی ئەگەر ئێستا لە سایە 30 هەموو کوردستان کراوە ئاگامە لە وەزعی قەزا و نەحیەکانە ڕۆژەیە 7 ساعات بۆ 10 ساعات بۆ 2 ساعات کارەبا نەدراوە بە قەزا و نەحیەکان وە شەهیدیشی تیادراوە ئەمەی لە ناو سلێمانیە کارەبا ئابڕێ لە هەولێر کارەبا ئابڕدرێ ئێمە التزام کراوین بە پێدانی کارەبا بەڵام عەقدمان نییە لەگەڵیان کەی عەقدەکە کرا ئێمە توانی کارەبایان بۆ ئیش پێ بکەین ئەوەی بینیمان کۆنفرانسی ڕۆژنامەوانی کۆمەڵی مۆلیدە ئەهلیەکان بوو باسی کێشە و مەعاناتەکانیانەکەن لە دوای پرۆژێ ڕووناکی و ژمارەیەکی زۆر لە مۆلیدەکان کوژاونەتەوە و باسی ئەوەیانە کرد باسی کێشەکانیانە کردووە داوای بە دوواداچوونەکەن بەڵام جیاواز لەو بابەتە ئەمانەوێ بچینە لای کارگەی مافور و مافور لە هەرێمی کوردستان کارگەکە لە هەریرە لە چۆمانەوە مەجید جەلال بەڕێوەبەری کارگەی مافوری هەریر لەگەڵمان ئامادەیە سڵاوت لێبێ ببوورە ڕامانگرتی زۆری پێچوەتە هاتی نەلاتەم کۆنفرانسە لە ناکاو بوو بەڵام لەکەیەوە ئەو کارگێتان داناوە لە سەرەتاوە باسی ئەومان بۆ بکەن لەکێکەوەم کارگە هەیە کارگەی مافوری دەستکردی کارگەی مافوری دەستکردی هەری لە ساڵی 1999 حکوومەتی هەرێم هەستا بەنۆژەنکردنەوەی ئەم کارگەی و دامەزراندنی فەرمانبەران بۆ ئەم کارگەیە هەتا ئێستاش لەم ئیشە بەردەوامە هەتا ئێستا ئیشەکەمان بەردەوامە ئەی باشە چەند کارمەندتان هەیە وە زۆرتری کارمەندەکانتانەوەنە کە کارتان بۆکەن ژنن یان پیاو سەرەتا 120 فەرمانبەر کە هەمویان ئافرەت بوون لەم کارگەیە دامەزران بە شێوەی گرێبەست دوای ئەم گرێبەستانە بوون بە شێوەی هەمیشەیی ئێستاش هەر بەردەوام لە سەیشی خۆیان لەو کاتە تا ئێستا کە ئێستا 6 فەرمانبەرمان لەو کارگەیە کار دەکا باشە بۆچی ژمارەی کارمەندەکانتان ئالە و ئاستە زۆرەیە دابەزیوە نیواونی و ژمارەی کارمەندەکانتان کەمی کردووە فەرمانبەرەکەمان کەمی دەکە بەهۆی ئەوەی خانەنیشت دەبن و یان دەگوازرێنەوە یان دەستنەوە مالی خۆیان دەبنە شوێنێکی دیکەنە دەگوازرێنەوە مالی خۆیان یان نەقلی دایرەیەکی کە دەبن لەبەر ئەم ئەهۆیانە یعنی فەرمانبەرەکانمان نیوە بنیوە کەم بووە ئەی باشە ئەو فەرمانبەرەکە خانەنشین ئەکرێت یان ئەوە تا ئەگوازرێتەوە نابێت جێگەکەی پڕ بکرێتەوە ئەم کەمبوونەوەی کارمەند و فەرمانبەرە بە کارگەکەەوە دەرنەکەوتووە فەرمانبەرانی ئێمە هەمیشەینە لەبەر ئەوەی هەمیشەینە ناتوانین هیچ فەرمانبەرێک لەو شوێنیان دابنین هەروها بەهۆی ئەوەی کە دامەزراندنمان نییە ئێستا کە هیچ نەمانتوانی و هیچ فەرمانبەرێک لەم کارگەیە هەتا ئێستا دامەزرێنین فەرمانبەرەکانمان بەرەو کەمبی و کەمبوونەوە دەڕۆن و بەرە کەم دەبنەوە باشە ئەمەوێ بزانم مادەکانی دروستکردنی مافور مادە سەرەتاییەکانی چین وە لەکوێوە ئێوە دەستانەکەوێ ئایا ئەیهێنن یان لە ناوخۆی هەرێمی کوردستانی کڕن مادەی ئەو موادانەی کە ئێمە کاری پێ دەکەین موادی سەرەتایین واتە وەکو
سوف ئەو سوپای لە ئیرانی لۆمان دەکردن و وەزارەتی ڕۆشنبیری لۆمان دەین و هەروەها کوتک و قوڵاب ئەو پێداویستانێک کە کاری پێ دەکەین هەمووی سەرەتاییە لەوێ دەینین و کارەکەی ئەمە لەسەر ئەمە کارەکەی خۆمان پێ دەکەین. ئەبینین کە مافورەکان دیزایانی جیاواز و ڕەنگی جۆرا و جۆریان هەیە. ئەم دیزاینانە چۆنن هەر ئامادەن حازرن لەسەر ستایلێکی تایبەت کارەکەن یان نا بۆ نمونە ڕنگ و ڕوویەکی کوردانیان پێوە دیارە یان لەسەر ستایلی تورکی و ئێرانی دروست دەکرێت بۆ نمونە؟ نەخێر ئێمە زۆر گرنگجیمان بە کەلتور و کەلەپوری کوردەواری خۆمان داوە. ئێمە تابلۆکانمان هەمووی کەلتورین کوردەوارین، پەیوەندیان بە کەلتوری و کوردەواری خۆمانەوە هەیە، هەروەها پەیوەندیان بە ئاینەکانشەوە هەیە کە ئەو تابلوانە دروست دەکەین ڕەمزی ئاین و ڕەمزی شوێنە گرنگەکان و هەروەها وێنەی سەرکردەکانی کورد دروست دەکەین. مافوری گەورەمان هەیە و مافوری دوو بە سێ و سێ بە چارمان هەیە، جۆرە هەم مافورمان هەیە. لە هەموو ڕوویەکەوە ئێمە گرنگجیمان پێداوی و دروست دەکەین دیزاینەکانی خۆمان بە خۆمان دادەنین و بە خۆمان دروست دەکەین. باشە کڕیارەکانتان زۆر ترکێن بۆ نمونە هاوڵاتیانی هەرێمی کوردستانن یان ئەو گەشتیارانن کە دێنە هەرێمی کوردستانەوە؟ ئێمە کڕیارمان فرۆشتنمان زۆر کەمە لەبەر ئەوەی ئەو موادەی دینین کە بە شێوەیەکی ئەوە گرانە لەسەرمان ڕاوەدەستی لەبەر ئەوەی لە کوردستان سوپ و شتی وهان نییە، یعنی هیچ کارگەیەک نییە کە سوپی دروستکە یان خوری مەڕبینی ئەوەی سوپەکان ڕنگ بکە و دروستکە و لەبەر ئەوەی لەسەرمە زۆر گران ڕادەوەستی و ئەمە ناتوانین یعنی بە شێوەیەکی بەربڵاو لە بازارەکان بڵاو بکەینەوە. هەروەها نرخەکەشی بەرز ڕاوەسی لە لای ئێمە لەبەر نرخەکەی یعنی بازارێکی ئۆتۆمان نییە ئێستا. هەروە ئێمە بە زۆری ئێمە لە دوو غرفەمان لەسەر قەلات هەیە، لەسەر قەلات لە پێشانگایەکمان هەیە لەوێ وەزارەتی ڕۆشنبیری چەند فەرمانبەرێکی لەوێ دانایە و لەوێ نیشان دەدرێ و دەفرۆشێ و بە زۆری گەشتیارەکان گرنگی بەو ئەویانە دەدەن گەشتیارەکان دەکڕن. کاکمەجید باسیەوە دەکڕین. باشەوتت نرخەکان زۆرەکەوێت لە سەران، ئەتوانی باسێکی نرخەکانمان بۆ بکەن فرۆشتنیان چۆنە بە مەترا و چەند مەتری بەچەنە با ئەمەش بەرچاوڕوونیەکمان هەبێت؟ وەزارەتی ڕۆشنبیری نرخێکی دانایە جێگیری دانایە کە هەر مەتر مربعەک $200 $200 و هەر مەتر مربعەکە یعنی حەسەب مەتر مربعەکان نرخەکەی دیاریکراوە. ئەی باشە ئەمە بزانم گەنجان حەزیان لەو کارە هەیە هەتا ئێستا هەر ئەو کەسانە کارەکەن کە ماوەیەکی زۆرە کردویانەیان گەنجانیش تازە بە تازە ڕوو لە کارەکەکەن؟ گەنجەکانمان زۆر حەزیان لەو کاریە بەڕاستی وچی ئەو کاری مەدەبینین زۆر حەزەکەن و داوا دەکەن و کە ئەمە یعنی ئەوێکیان لۆ بکەین دەورێکیان لۆ بکەنەوە چەندەها دەورەمان لۆ کردینەوە بەس لەبەر ئەوەی گرنگجێکی ئەو تۆی پێ نادرێ یعنی نتوانین یعنی لە لای خۆیان دامەزرین و یان بە شێوێکی ئەوە ئیشەکەیان پێ بکەین. باشە کاک مەجید ئەم مافورە ناوخۆیانە کە لە هەرێمی کوردستان دروست دەکرێت ئەتوانێت ڕکابەری ئەو بەرهەمانە بێت ئەو مافورانە بێت کە لە دەرەوە دێتە ناو هەرێمی کوردستان؟ ئێمە توانێت ڕکابەری هەموو دەوڵەتەکان بکەین. ئێمە تابلۆمان هەیە زۆر جوانە زۆر ڕێکە یعنی باوەڕکەی زۆر کەس دەهەیە ئەوە یعنی ئەوەی دەبی ئەوەیە کارێکە ئەو کارە کوول لە کوردستان دەکرێت. ئێمە ئێستاش گرنگجێکی زۆرمان پێدا ئێستاش تابلۆی دروست دەکەین لە نەخشی کۆمپیوتەری بە شێوەی ئەرقام دروست دەکەین کە شێوەیەکی زۆر جوان بەخشی زۆر ڕێکە و هیچ هەڵەیەکشی لەنا ئەو تابلۆیە دروست نابێ. زۆر سپاس مەجید جەلال بەڕێوەبەری کارگەی مافور لە هەریر کە لەگەڵمان ئامادە بوون. ئێمەش بەم بابەتە و بە بەرهەمی مافور لە هەرێمی کوردستان کۆتایی بە هەواڵابووریەکانمانە هێنین. زۆر سپاس کە بینەرمان بوون.